ئەمە ناوم شۆڕژ عومەر سوورە لەقەبم پاراغا کۆیە هەمووی لەقەبی هەیە قەدیم بە لەقەبەکەی دەناسرێتەوە تقریبان لە ١٩٠ لەقەبی هەیە هەندێکیان بە غەزەب و هەندێکیان بە ڕەحمەتە لەقەبەکەی من پاراغا جێ لە براتە خەرچی کۆیە میلادەتم کۆیەیە کابراایکی کاسبم بەس سیوایەتم خوا و کەسابەت بە کەسابەتم کردێ لە منداریەوە لە تەمەنی 5 ساری 6 ساریەوە خۆم بەبیردێ بەس خەرچی کەسابەت بوویم و برای خۆم برێم یەک دوو خانیم کڕی لە کۆیە خانیەکان بناغەکەی بە قوڕی لێدرا بوو خانیەکە قوڕ بوو هەندێک ئاساری تێدا بۆ ئاسارەکە سەرنجی ڕاکێشام وردە وردەکە و ئاسارەی کۆن پارێزم نەفوتێ بە تایبەتی ئەو خانەی تێدا بنای ئیمارێ حاجی زاهیری تاری مەلا حەبیبیە کە خەڵکی کۆیەنە و ١٠٠ سال پێشەوڕۆ زێدی باو باپیرانیان لە کۆی ژیایە گۆسکە چ تێدایە گۆسکەکە دەگەڕێتەوە تەمەنی مەسەڵەن 150 سال پێشەوڕۆ ئەو پرێمزەی تێدایە هەم وەختی خۆی گزۆزی سیارەیان پێ ئەوە دەکرد برین ئەوە تا گزۆزی سیارەیان پێ لە حیم دەکرد هەم ئیشی کابرا پرێمسچی بە پرێمزی پێ لە حیم کردیە بە برای خۆم برێم ئاەتش تێدا بۆ ئەو ئاەتە تەمەنی 110 سارە بە هیجری تاریخەکەی لەسەرە لە ئاوریشمەکی دروست کرایە چارچێوەکەم گۆڕی ڕسممەچ تێدایە دیارە خەڵکی کۆی زۆر مەعجب بوو بە عەبدولکەریم قاسم هەزار ڕەحمەتی خوای لێبی هەر مارەک ڕسممەکی عەبدولکەریم قاسمی تێدا بووە ئەوە تا کە تاریخەکەی لەسەر ئیساری 1960 و چەندین گۆشکەم دیتیتەوە وە دەزانی زێڕی تێدایە تێزابی زێڕی تێدایە تەمەشام کردێ بەشتی زۆری ڕسمی عەبدولکەریم قاسم و نووری سەعیدی تێدا بووە بە برای خۆم برێم هەموو کۆیە مەسەلەن باگردانی هەبووە کوچی ساواری هەبووە ئاونی هەبووە گەلێک شتی هەبووە بەس وردە وردە بەرەو نەما ڕۆیە نەمایە بەڵام ئێستا حالیان ئەوان ئێمە لێرە کۆم کردیتەوە سەرەن ئەو کۆداکەیە ئیچارانی هەفتە پەوڕی ڕسمی پێدەگیرە ئەوەیە ماپوری پێ دروست دەکرا ئەو کەنتۆرەیە تەمەنی 100 سار دەبی جوانترین کەنتۆرە هەندێک باولە هەتا سارانی هێشتاش باول لە کۆی هەبوو ئەو سەماوەرانە ئستا ئەو سەماوەرە خۆی ڕژووە مێژوەکەی دەگەڕێتەوە 100 سار زیاترە ئەو سەماوەرە هەروەتر ئەو سەماوەرە ئێرانیە ئەوەیان دەستکردی کۆی هەرچی لێرەیە دەستکردی خۆمانە بەس لە بۆ مەسەلەن لە بۆ نمونە ئەو جامە سەنعەت کاری کۆیە ئاەت سوورەتێک ئاەتی یاسینی لەسەر هەر قەندرایە بە بزمار باوەڕ ناکەم یەک وڵات لە ئاستی جیهان بتوانێت ئەو جامەی دروستکە ئاەتەکەی لەسەری بنووسی کە لە مزێ دروست کرایە لە پاپۆنە دروست دەکرێت بۆ یاغەچ لێت من زەردە و سوڕەتەکەات بەس ئەوە لە مز دروست کرایە هیچکەم پێشدای نەزم چ لێ کرد ئەویان مەسەڵەن ئاەتەر کوشش تێدایە هەر لە مزێ دروست کرایە بە برای خۆم برێم ئەو گورینگانە هەمووی قەدیمە بە تایبەتی ئەو پانکە ساری سیە ئەوەندی برێ وەزنی قورسە لە 40 کیلۆی تێپەڕێ ئەو ڕگرێتەرەی کە هەیتی کە دەرەجاتەکانی پێ بەقۆ دەبی 2 کیلۆی ڕێکە جێر لە براتە پانکەکە هەوایەکی هەیە هەوایەکەی عینی هەوایەکی سروشتیە نەگوەگە و پانکەی ئێستا نەوع هەوایەکی هەبی تقریبان پێنە زیاد لە 250 تا 300 پارچەم هەیە ئەکسەریەتی تەمەنی لە سەدی تێپەڕێ سەنعەتەکە شەمەی کوێیە ئەشیانەی کە مەسەلەن هۆڵەکە لەگەر 4 غورفەی درێژی هۆڵەکەی تقریبان 10 مەتر دەبی بەس لە حەز و ئارەزوی خۆم یەک کوڕم هەیە لە بە حەز و ئارەزوی کوڕەکەمەگە بێرێ دانیشتی یان نابنا بێم ئیسراحەتێکی خۆمی لێ بکەم ئەگەر میێوانەکە بێ میێوانداری بکەم ڕێجێ لێ بگرم بەس دە بۆ ئارەزوو حەزی خۆمە دەنا نە لە بۆ فرۆشتنیە نە لە بۆ ئەوەیە کە خەڵک بێتە مەشایکە تەنیا لە بۆ خودی شخصی خۆمە من سەتان شتم فەوتا و زاعێ کرد دەنا هەمووی هەری شاری کۆیە لە بەرەوەی کوێ شارەی یەکجارێک جار قەدیمە بەڵام مێژون و سینە بووە لە پاش کە کوردستان ئازاد کراوە مێژون وسانە هەر کەس بەیاری خۆی هەردەرێ دەنا ئەوە دەتوانم برم مەلای سار پێشەوڕۆ کۆیە هەبووە مێژون و سینیە ئەشایەکی گەلە گەلک کۆنی هەیە و ئاساری کۆنی هەبووە ئاسارەکان شەمی فەوتا ئەنو ساری هەیە یعنی ئەوەندی باسی بکەیتەوە ناکری ئاسار لەسەر و 100 سال پێشەوڕۆ یاڵە دەبتە ئاسار بەڵام ئەوانەی ئێستا ناتانم برێم ئاسارە وەکو ئەنتیکێک بەکاردێ خەڵک بەکاری یەنی لە بۆ ئارەزوو حەزی خۆی لەبەر ئەوەی
ئەو پەڕی لە 150 تێناپەڕی کە مایتەوە لە بۆ نمونە ئەو خوانە پێسکەکەی لە خۆتی سەنعاتی چێە سەنعاتی کۆیە کە سەنعاتی کۆیە هیچ نەجارێکی سەر توانای نییە خوانەی دروستکە سێ پێچکەبی پێچکەی لە خۆی بی ئەو دەبی دارەکە گەلک گەستور بی ئەو نەجارەش گەلک بە قووەتە کە کردیتی یعنی ئەو خوانە لە داری دروستکرایە پێچکەکەی لە خۆیتی تەمەنی زیاد لە 100 ساری تێپەڕێدا 120 150 نازانم بەڵە 100 تێپەڕێ چکە بە دوای داچویم لە چەندین نەجار پرسیارم کردێ گوتی لە 100 تێپەڕێ لە داریش دروستکرەیە قالبەکەشی لە خۆیتی وڵای هەردووچانم هەیە وەکو گۆسکە وەکو کوپە مادەی قوڕی مادەی مز مادەی ئاسن سەماوەەر سفر فافۆن لێف سندوق باول یعنی لە هەموو وردەوارەشی هەمە وڵی کۆنتریشت چەند دەرکەکەم هەیە لە 100 تێپەڕی هەتا 150 خۆی لێدا خوانم هەیە 150 سار دەبی ئاورم هەیە 100 سار تێپەڕیە گۆسکەکەم لەکنە تەمەنی 200 سار دەبی چەندین 5-6 پانکەم هەیە ئیشێ دەکە احتیپازی پێکرایە تەمەنی خۆی لە 100 ساری دەدا پانکەکەم هەیە ئیعاردێ ئیساڵی چلە وتیم هەیە ئیساری شەستەکانە وتیم هەیە بەس ئیڕەژوویە ئەو تا لەو ژوورێکی دەتوانین تەمەشاکەی تەرازومان هەیە تەرازۆکان تقریبن تەمەنیان خۆی لە 70 دەدا سندوقمان هەیە سندوقەکان احتیپازی پێکرایە لە 100 تێپەڕیە ئەو لاکێشانەی کە دەژبینی لاکێشەکان تقریبان لە چلەکانەوە هەیە هەتا ئێستا بەردەوامە کەمین شت معجبم بەو ئاەتی کە تاریخی لەسەر تاریخەکە هیجریە ئەو ئاەتە 110 سال پێشەوە ڕۆیە معجبم بەو ڕسمی عەبدولکەریم قاسمی کە ئیساری شەسەتا ئێستا احتیپازی پێکرای مایتەوە یعنی چەندین ئەشیای تێدایە ڕادیۆنی تێدا ڕادیۆنەکان گەلە کۆنن وڵی خەڵک هەر نەیفەوتێنی لەبەرەوەی خۆی علم پێشتر ئەوە متەتەوەرتر بۆ پێشکەوتوتر بۆ نەگەستە مادەکانی خواردن هەمووی سروشتی بووە ئەو مادانەی کە پێشتر بەکارهاتی هەمووی سەحی بووە لبادە مافورە بالیفە لە تو چمریشتێ مەسەرەن لبادە لە خوریەیە هەرچی قەدیمەکەیە کە لە بۆ ئارەزوو حەزی خۆت دایدنەی نەوعەن زەوەجکە دەداتێ هیو ئەدارم هەموو کەس بیپارێزی و ئەوانەی کە مایە چەند دەکەوی تاکۆلۆگ لە گوندان لە شار و شارچکەکان هەر کۆچیبی احتیپازی پێ بکەن و بیهێلنەوە لەبەرەوەی ڕەمزی کورچە ڕەمزی کورد ئاسارەکەیە ئاسارەکەت فەوتێ هیچ دەورەکە نامی مەفعولت نییە لە ئیعراب ئەوڕۆ ئاسار دەور دەبینی ئاسارەکەی دەبایە بە هەزاران پارچە ئاسار لە هەر قەزایەک و لە هەر ناحێکە بە مێژوەکەی بگەڕابەوە هەزاران سار پێشەوە بەڵانەوەی کە کۆی کرایتەوە هیچی لە 150 ساری تێناپەڕی وەڵڵاهی ئێستاکەەوە عالم سۆز و هەستی کەوتە سەری کە مێژوو لای شتێکی گرنگ و پیرۆز و مقدسە کە پێشتر ئەو ئیحتیمامی نەبووە خەڵک ئەو ئارەز و حەزەی هەبوو ئیحتیمامی پێ بدە بەڵام کوردی سەر زۆر بە شتێکی مقدس و عەزەز و مکەڕەمی دەزانی سەهەر لە کۆی بە 100 کەس هیوایەتی ئەو ئاسارەیە کە کۆی کاتەوە احتیپازی پێ بکە و بیپارێزی کۆیە ئەوە چی لێیە دایرە قشرەی لێیە کە قەدیمە لە زمانی تر دروست کرێ گەلە کەس ئەشیای هەیە لەیبا لەوێ داگەن